ئەمە پرۆژەیەکی پێشنیازکراوە بۆ دەواازەی پارێزگای هەڵەبجە. ئەگەر ئەم پرۆژەیە سەربگرێ، هەڵەبجە دەبێتە یەکەم شار کە خاوەنی دەواازەیەکی مۆدێرن بێ لە هەرێمی کوردستان. دوای ئەوەی ئیدارەی پارێزگای هەڵەبجە داوای لە ئەندازیاران و کۆمپانیاکانی تایبەت بە نەخشەسازی ئەندازەی کرد بۆ دیزاینکردنی دەواازەی هەڵەبجە، لە ماوەیەکی دیاریکراودا 21 پرۆژە بۆ ئەو مەبەستە پێشکەشکران. یەکێک لە خاڵەکانی کە ئێمە پێوەرمان بۆدانە کە هەر پرۆژێک لە پرۆژەکان ئەبێ قابلی گۆڕانکاری بێت، یعنی بتوانانی دەستکاری بکەیت و گۆڕانی کە فکرەیەکی سامی هین نەبێت جامد بێ نەتوانی هیچ گۆڕانکارێکی تیا بکەیت، یا ئەگەر گۆڕانکاریکە کرد بە کاملی شتەکە بگۆڕێت. بە گوێرەی پرۆژە پەسەندکراوەکە ڕووکاری سەرەوەی دەکرێت بە کافتریا و شوێنی کردنەوەی پێشانگای جۆراوجۆر و بەشی خوارەوەشی دەتوانرێت سوودی لێوەربگیرێت بۆ بازگا. بەڵام ئەم پرۆژەیە لای هەندێک هاوڵاتی قسە و لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت. ناکرێت ئێمە بگەڕین بۆ لۆگۆیەک بۆ دیزاینێک کە گوتاری سیاسی و ڕۆشنبیری و کەلتوری و فەرهەنگی و ترادیسیۆنی تیانە بێ. من ئەخوازم ئەو دیزاینی کە دائەنرێ بەڕاستی دیزاینێک نەبێ لەسەر تەصفیح حساب بێ، لەسەر بابەتی نزیکبوون بێ لە ئینتیمای سیاسی و لە ئینتیمای هەندێ ڕۆشنگەر کە نزیکن لە هەندێ ڕێکخرا و حیزب و حکومەتەوە. پرۆژەکە لە ڕووبەری 150 مەتر چوارگۆشە و بەبڕی 150,000 دۆلار بە شێوەیەکی خۆبەخشانە لەلایەن سەرمایەدارێکی ناوچەکەوە دروست دەکرێت. شوێنی دروستکردنەکەش دەکەوێتە دەواازەی ناحی سیروان لە باشووری ڕۆژئاوای شاری هەڵەبجە. یەکەم شتیش کە مناقشەی کرا و مناقشەی فکرەکە کراوە، فکرەکەشی زۆر وازەحە کە ئەیەوێت وەک پایتەختی ئاشتی کە ڕەمزی ئاشتی تیابێت ئەم دەواازە و تەنها شتێکی لێ دەرهێناوە ئەویش باز لە قەدەغەکردنی چەکی کۆکوژ یا باس لە چەکی کۆکوژەکە لە ناو ئینەکە ئەوەی لێ دەرهێناوەتە دەرەوە بۆ ئەوەی کە هەڵەبجە ببێتە سیمبولێک بۆ بەرەنگاربوونەوەی هەم چەکی کیمیاوی و چەکی قەدەغکراویش. لەگەڵ تەواوکردنی ئەو پرۆژەیە بۆ ئەوەی گوزارشتێک بێت بۆ هەڵەبجە، بەڵام پەیکەرەکەی عومەری خاوەر و مۆنومێنتی هەڵەبجەش یەکێکی ترن لەو هێمانەی کە هەڵەبجە پێدەناسرێتەوە. نزار کەریم، NRT هەڵەبجە.